لەگەڵەوەی سبەی یەکێتی نیشتیمانی کوردستان پاش 4 ساڵ کۆنگرەی پێنجەمی حیزبەکەی دەبەستێت، بەڵام بەشێک لە سەرکردە و بەرپرسە باڵاکانی ئەو حیزبە و بەشێک لەلایەنگرانی یەکێتی هەرزوو ڕایانگەیاند کە ئێمە بەشداری کۆنگرەی پێنجەمی حیزبەکە ناکەین. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز تەیمور عەبدوڵڵا نەسراو بە تەیموری ئەنفال ڕاوێژکاری سکرتاریەتی مام جەلال ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک تەیمور زۆر بەخێر بیت. دوێنێ مەلا بەختیار لە پەیامەکەی داڕای گەیاند کە بەشداری کۆنگرەی پێنجەم ناکە. ئەمڕۆ لاهور شێخ جەنگی بە هەمان شێوە و بەشێکی دیکە لە سەرکردە باڵاکانی ئەو حیزبە بەشداری ناکەن لە کۆنگرەی پێنجەم. خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ من وەکو شخصی خۆم دیارە پێشەکەمێ سپاسان بکەم و سپاسی بینەت دەکەم. من نامێ بچمە ناو بابەتی کۆنگرە و تەکەتولاتی کۆنگرەوە، ئەوە خۆیان بڕیارەدەن چۆن کۆنگرە بەڕێوە بیبن یان چۆن بیکەن، بەڵام ئەوەی کە من حەقم هەیە بەسەریەوە ئەوش ئەوەیە ئەو منداڵی جاش و ئەنفالچی و زاوای ئەنفالچی هێنراوتە ناو کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. ئەم کۆنگرە ئەم یەکێتی نیشتیمانی کوردستانە یعنی بەوە ناسراوە کە حزبی شەهیدانە، وەگەر حزبی شەهیدانش بێ شایستەی ئەو ناوە بێکە لێی نراوە. بۆیە من لێرە دایەتم ئێمە ناوە و ناتوانم بێدەنگ بم. یعنی ئێمە لە پێناو یەکێتی نیشتیمانی کوردستان تەنکەرێ خوێنمان ڕشتووە، قەبرستانی شەهیدمان داوە، بۆیە ئەمە جێگەی قبولکردن نییە بە نسبەت منەوە. من دیارە حەزەکەم زیاتر جەنابەت تیشکەیتە سەر پرسە نەتەوەیەکە بابەتە نەوتەوەیەکە ئەویش کە پرسی ئەنفال و پشکنینی باشە. کەواتە بە ئەوە بپرسم بۆچی هەندێک لەلایەنگرانی یەکێتی لەوانەی کە لە ڕابردووە تێکۆشەری ئەو حیزبە بوون، خەباتیان کردووە بۆ ئەو حیزبە، قوربانیان داوە بۆ ئەو حیزبە، بەڵام ئێستا ناڕازین لە یەکێتی لە دۆخینەوە خۆی یەکێتی. هۆکارەکان یعنی زۆرن دیسانە وەکو عەرزی جەنابتم کرد من نامێ بچمە ناو ئەو بابەتەوە، بەڵام بەسیترین نمونەیان ئەوەیە کە ئەنفالچیەتە پێشەوە، کوڕی مستەشاریەتە پێشەوە. ئەوە باشانی لە ڕابردووە ئەمە نەبووە ئێستا هەیە؟ بەڵێجان لە ڕابردووە ئەمە نەبووە ئێستا هەیە لە نێو یەکێتی؟ لە ڕابردوودا ئەتوانم بڵێم ئەگەر هەش بوو بێت ئێمە خودی خۆم شخصی خۆم لە ساڵی 1991ەوە پام ناوە بە جەرگ و دڵی خۆمە، بێدەنگیم هەڵبژاردووە لەبەر نەتەوەکەی خۆم، لەبەر حزبەکەی خۆم و لەبەر کەسایەتی خۆشم، بەڵام ئیتر بۆ لەمەودا خۆمانە و خوایانە چی وای لێ کردوون کە ئێستا لەم کاتەدا کە کۆنگرەی پێنجەمی حیزبەکە دەبەسترێ تۆ بۆ نمونە هاوڕێیانی تۆ هەواڵانی ئێوە کە ناڕازین لەم کاتەدا دەنگی خۆیان بڵند بکەن و بڵێن ئێمە ئیتر دەوەستینەوە ئەمە ناڕزایەتیەکانی ئێمەیە؟ هەر کەسێک لە لای خۆی ئازادە. یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی سۆشیال دیموکراتە و حزبێکە تا ڕادەیەک ئازادی تێدا هەیە، برادران ئەکەوێتە سەر ئاستی خۆیان، هەر کەسێک بوێری ئەوەی هەیە کە دەنگی خۆی هەڵبڕێ، بەڵام منۆکو لە لای خۆمەوە بەڕاستی ئەوم پێ قبول ناکرێت کە کوڕە جاش و کوڕە ئەنفالچی و ئەوانەی هەتا دوێنێ لەم هەرێمی کوردستانەدا پێشمەرگیان بە دیل دەگرێت و بە دوو لە ڕووی بینەران و چاوی بیرەنار پێڵا بە پێڵاوە چونە سەر لاشەکانیان وە شەهیدیان دەکردن و لە ناو شارە هەرچی خانەوادەیەکی شۆڕژگێڕ هەیە تەسلیم کراند و ئیخباریان لەسەر دراوە و لە نێو زیندانەکانی ئەبوو غرێبدا هەڵواسراوە. باشە کاک تەیمور، بۆ پێی کە جەنابەتیانی ڕاوێژکاری سکرتاریەتی مام جەلالی بەتایبەت لە دوای مردنی مام جەلال، کۆچی دوایی مام جەلال، بۆچی دۆخینە و خۆی یەکێتی بەم شێوەی ئێستای لێ هات تا گەیشتە ئەمڕۆ؟ من دەو بابەتانە بە دوورم و تێکەڵی ڕاستە، بەڵام ئەو پرسیارە جەنابەت حەقە لە خۆیان بکەیت. من ناتوانم جوابی ئەو پرسیارانە بدەمەوە و ناشمەوەیە بچمە ناو ئەو سراعەوە، بەڵام ئەمەی کە پەیوەندی بە منە، من تەیموری ئەنفالم تاکە ڕزگار بووینەوە گۆڕی بە کۆمەڵی ژن و منداڵ ئەنفالکراوەکانم. ئەوەی کە پرسی بە پەیوەندی بە پرسی قەزەیەکی نەتەوەیەوە بێ، بە پرسی ئەنفال و شەهیدانی شەهیدان و کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوانی فرامۆش کردووە؟ بەڵێجان پێت وایە ئێستا یەکێتی ئەم یەکێتی ئێستا کەسوکاری ئەنفالکراوان و شەهیدانی فرامۆش کردووە؟ تا ڕادێک فرامۆش کراوە. من وەکو شخصی خۆم من ئەتوانم بڵێم لە ساڵی 1991ەوە تەیمور بە دار و دیوار دراوە، یعنی وەکو جێبەڕەبعەکانی کەلارمان لێ هاتووە دراین بەم دیوار و بەو دیواردا هەموو گیانمان معجون و تعمیرکردنە. بۆیە ئیتر لەمە دوای ئەمە قبول ناکەین، وەکو دەڵێن خۆمانە و خوایانە دەبێت کۆتایی پێبێت و نمونەشمان دیارە. وەتانی ئەمە من لە 2019ەوە ئیش لەسەر پرسی ڕووفاتی پیرۆزی ئەنفالکراوەکانەکەم بە چنگێک ئێسقانەوە ڕۆیشتومەتە لای شانازی برایم ئەحمەد کە هاوکار بێ بەداخەوە
هاوکار نەبووە بەڵام باشە بانەو نەبین بەگشتی یەکێتی کەم تەرخەمە بەرامبەر بە کەسوکاریان فالکراوان و شەیدان من ناڵێم کەم تەرخەمە خودی یەکێتی لەوەچێ کەم تەرخەم نەبێ بەڵام ئەوانەی کە دەور و پشتی یەکێتیان داوە ئەوانەی کە بە چەندەها جۆر ماسکیان پۆشیوە ئەوانن کە هۆکارن کە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان بەم شێوازە پشتگوێ بخرێن. پێشبینی چیتان هەیە بۆ داهاتوو یەکێتی؟ من هیچ پێشبینیەکم نییە وەکو ئێستا وازم لە یەکێتی هێناوە تۆ دەستبەرداری ئەو حیزب بوویت؟ دەستبەرداری بووم پێشبینی نامەوێت پێشبینی بۆ بکەم هیوادارم باش من هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم ئاوەڕ بنەوە لە خەڵکی ئەم هەرێمی کوردستانە ئەم خەڵکە بەشمەنێتی کوردستان کە ڕووبارێ خوێنی ڕشتووە لە پێناو ئازادی ئەم ڕۆبەردەستە لە هەرێمی کوردستان. باشە ئەو هۆکارانی کە باست کرد ئەمانە وای لە تەیموریان فال کرد کە دەست لە کار بکێشێتەوە لە نەوەیەکێتی؟ بە دڵنیاییەوە من ناتوانم لە ناو حزبێکدا بمێنمەوە و پەرە بەو ڕێبازە بدەم کە نەوەی جاش و ئەنفالچی بهێنە پێشەوە بۆیە من دەست لە کار کێشانەی خۆم پێشکەش کردووە. ینی بەر لە دەستپێکردنی کۆنگرەی پێنجەم ئێوە ئەمەتان بۆ ئاشکرا بووە بڕیارتاندا؟ وەکو باسم کرد بابەتێکە ئێمە ساڵەهای ساڵە پامان ناوە بە جەرگ و دڵی خۆمانە بێدەنگ بووین بەڵامی تر بۆ لەمەدا بێدەنگ نابین و ئەمەشی کە من دەستم پێ کردووە هۆکارەکەی و ئۆباڵەکەی بە ملی شانازی ئیبراهیم ئەحمەد و ئێمە لێرە کۆتایی بەم بەزمە ناهێنین و بەردەوامە بین ئەمە قەترێک ئاوە لە ڕووبارێکدا کە ئێمە دەستمان دەمەوێت ئەوە بپرسم ینی تۆ و ئەوانەی وەکو تۆ ناڕازین لەو حیزبە و خۆیان بە شایستە دەزانن لەنێوە حیزبە و دەڵێن ئێمە قوربانیمان داوە خوێنمان ڕشتووە ڕۆژانێکی تەمەنی خۆمان لەنێوە حیزبە بەسەر بردووە هەنگاوی دواترتان چی دەبێت؟ من ناڵێم دیسانەوەکو باسم من وازم لەو حزب هێناوە هیچ هەنگاوێک نانێم لە مەودووە لە پێناوە حزبەدا چونکە لە نەوەیەکەوە هەتاکو ئێستا ئێمە هەنگاوێنن ئەگەر پێی نەزانن خوا لە مەودا پێویست بۆ ناکە هیچ هەنگاویشکە بنین ئەوەی کە ناڕازیە کە بێدەنگە پێویستە کات دەنگی خۆی هەڵبڕێت و ئەم ناڕازیە قبوڵ نەکات. وتت کە بەردەوامە بم لەکوێ بەردەوامە بیت؟ من لە دنیای دەرەوە بەردەوامە بم لە کوردستانیان لە بەعام لە عێراقدا ئینسان مرۆڤ ناتوانێت دەنگی خۆی هەڵبڕێت ناتوانێت داوای ئازادیەکانی خۆی بکات و مافەکانی خۆی بکات بەڵام ئێمە لە دنیای دەرەوە و لە خودی با بڵین بە تایبەتر ئەمریکا من لەوێ سکاڵای یاسایی دروست دەکەم وە تۆمارەکەم بە تایبەتی لەسەر شاناز ئیبراهیم ئەحمەد و هاوسەری سەرۆکۆماری عێراق چونکە ئەوانە دەیانەوێ مافی ئێمە پێشێلکەن من تاکە ڕزگاربووینی گۆڕی بە کۆمەڵی ژن و منداڵە ئەنفارکراوەکانم حەقی یاسایی قەزایی جنایی ئاینی ئەخلاقیم هەیە بەسەر و گۆڕە بە کۆمەڵەوە یاسای پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکانی عێراق ئەو مافی بە من داوە و پێویستەکە کە سوکاری خۆم لە ڕێگەی پشکنینی دیێنەوە تەسلیمی خۆم کاتەوە و جگە لەوەش ئەم پرسە پێویستەکە بە دۆکیمنت بکرێت لە ڕێگەی پشکنینی دیێنەوە بۆ ئێمە بتوانین لە ئایندەدا ئێمە دەڕۆین نەوەیکی دەدێتە پێشەوە بۆ بەڵگە بەکاتی کەسوکاری تۆنیەکتەیموریانی چەندین ڕۆفاتی دیکە لە بەغدان هەتا ئێستا نەگەڕێنراونەتەوە بۆ هەرێمی کوردستان چەندین گۆڕی بە کۆمەڵ هەن هەڵنەدراونەتەوە بۆچی تۆ هێندە تووڕیت؟ من لەبەرەوە ئەوانە کەسوکاری منن و کەسوکاری هەتارە هەموو ئەوانەی کە لەوێدان بە کەسوکاری خۆمانی دەزانین بەڵام وەکو باسم کرد ئێمە مافی ئەخلاقی ئینسانی یاسایی قەزایی جیناییمان هەیە بەسەر و بابەتەوە و ئەوە گۆڕی دایک و خوشک و کەسوکاری ئێمەیە لە جیاتی ئەوەی کە هاوکاریمان بکەن دێن دژایەتیمان کەن و ئێستش سەروبەندی هەڵبژاردنە بەڕێز شاناز ئیبراهیم ئەحمەد ئەوێ ئەو پرسە بەکاربێنێ بۆ بەرژەوەندی خۆی بۆ ڕاکێشانی عەتف و سۆزی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان لە کاتێکدا ئەوە گەر ئەبیێ ئەوە بکات پێویستەکە یەکەمین جار لە ئۆفیسەکەی خۆیەوە دەست پێ بکات کوڕێکی لایە بە ناوی کاک محەممەد کوڕی ئەنفالچیەکە کوڕی جاشێکە لەگەڵ باعیز پێم وایە باعیز ئاغای پشدەر کە دەستیان هەم بۆ لە تیرۆرکردنی برای جەنابی مام جەلال بۆیە دەبێت لێوە دەست پێ بکاتەگەرێت پێ هاوکاری زۆر سپاس ئامادەبوونتەکەم بەڕێز تەیمور عەبدوڵڵا ناسراو بە تەیموری ئەنفال ڕاوێژکاری سکرتارێتی مام جەلال کەس لە ستودیۆ ئامادەبووی دەستخۆش.